بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە زیادبوونی خەرجی موچە دەکەین لە کابینە نوێمدا کە لە ماوەی ئەو 4 ساڵەدا خەرجی لیستی موچە بە بڕی 68 ملیار دینار زیادی کردووە لە کابینەی نوێمدا. بینە سەر وردەکاریەکەی ڕێباز حەملان وەزیری پێشووی دارایی هەرێم کە کاتە وەزیری دارایی بوو لە 27 پێنجی 2019 لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا باز لەوە دەکا کۆی خەرجی موچە 881 ملیار دینارە. ئەم لێدوانەی وەزیری پێشووی دارایی 43 ڕۆژ بەر لە پێکێنانی کابینە نوێمی حکومەتی هەرێم بوو. لە دوایین ڕوونکردنەوەشدا وەزارەتی دارایی لە 12 سەی 2024 باز لەوە دەکا کۆی خەرجی موچە 949 ملیار دینارە. واتە ئەو بڕی کە زیادی کردووە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا لە کابینی نوێم خەرجی موچە 68 ملیار دینار زیادی کردووە کەمەش گومان دروست دەکە ئایا ئەو خەرجێکی ئێستاوا بەرز بۆتەوە بۆچی ئەوەندە بەرز بۆتەوە ئایا فعلەن ئەمە خەرجێکی تەواوە گومانی لەسەر ئەو داتای حکومەت بەڵێ بینە سەر خەرجی موچە پێش یاسای چاکسازی یەکێک بوو لە یاسایانەی کە پێشتر بەرپرسان باسییان لەوە دەکرد یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە ئەگەر بکەوێتە بواری جێبەجێکردنەوە خەرجێکی زۆر دەگەڕێتەوە. بەڵام پێش یاسای چاکسازی خەرجی موچە 895 ملیار دینار بوو. یاسای چاکسازی لە مانگی حوتی 2020 کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە بە قسەی خۆیان زیاتر لە 20,000 دوو موچە و سێ موچە و موچەی نایاساییان بڕیوە کەچی دوای کەوتنە بواری یاسای چاکسازی خەرجی موچە لە 895 میلیارەوە بەرز بۆتەوە بۆ 949 ملیار دینار. و زیادبوونی خەرجی موچە لە کابینی نوێم لە کاتێکدایە ساڵانە 5,000 فەرمانبەر لە هەرێمی کوردستان خانەنشین دەبن و لە هەمان کات ڕاگررتنی بەردەوامی ڕاگررتنی پلە بەرزکردنەوەیە بۆ فەرمانبەرانی مەدەنی و مامۆستایان وەوەستانی دامەزرانیش هەیە بە شێوەیە کێبرکێ و بە خاڵبەندیە چەندە دامەزران بە شێوەی نهێنی بەردەوامە. بەڵام سەرڕای ئەم خاڵانەی کە باسمان کرد خانەنشین بوون ڕاگررتنی پلە بەرزکردنەوە وەستانی دامەزراندن خەرجی موچە زیادی کردووە. ئەمەش لەگەڵ ئەو بانگەشەنایەتەوە کە پێشتر باسییان لەوە دەکرد کە لەم کابینێ چاکسازیان کردووە یاسای چاکسازیان جێبەجێ کردووە بەڵام بە پێچوانەوە خەرجی موچە زیادی کردووە. بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ.